پێڵێن کاکحسێنی ئەبوو شەوارب کاکحسێنی سمێڵ بۆچی وات پێڵێن جاوتت لەسەرەوتم سمێڵەکە درێژە و باسەکەش وەکو سمێڵەکە درێژ بووتە لە خوارێ بۆت باسەکەم بۆ شاردوتەوە جارێ خۆی لە ساڵانی هەفتا ئەوە 16 و 67 بەسەرەوە هەتاکو دوای با بڵێن 73 ئەوانە ئەمن خولیای شانۆگەریم هەبوو بەڕاستیتە ئەوە هەمووی ڕاستیە ئەی چۆنە ئەی ناکرێت تۆزە ئەوە نەیم لێ بێتێ بێم بیکەم بە ئەکستێنشن بۆ قژی خۆم ئەوە دوایە ئەگەر ڕێکەتین هەوەختە یەکسەر لی سەنم دڵی نا لەو کاتی کە دەورە سەرچەکان مەبینی سمێڵیان بۆ دانام سمێڵم نەبوو دایدی لە دوای هەفتاکانەوە کە سمێڵم پێیا بوو ئیدی خولیای سمێڵم پێیا بوو سمێڵم بەردا و نازناوەکەشم هاتە سەر ئەوەی کە حسێنە بوشوار بوویدی هەر بە حسێنە بوشوار بەمە ئێستاوە چەند درێژە 2 مەتر و 25 سانتیم ئەیندەی پێوی بەڵێ ئێستاوە بە چەند ساڵ ئاوا درێژ بووە بۆ بە 2 مەتر تقریبا نەکاسی و 1 ساڵەوە 31 ساڵ ئای چۆن ئەوە خزمەتیەکەی چیلەکەی وەڵی خزمەتی کاتی خۆشتن چیلەکەی وەڵاوەدان لە تەنیشتە خۆمیاندا ئەژنەکەت پێی ئیزعاج نییە ئەو سمێڵانە شانازیان بە سمێڵەکانمەوە کرد شانازیان بۆ چەند ژنتە بوو ڕخیان لێک نەبوو هیچ کێشیان نەبوو ممکنە لە دڵی خۆیان مەسەلەی دووژن کەیفیان پێک نییە بەڵام قەتوانە بووە کە کێشیان دروست کرد بەڵام تۆ کەیفت بە هەردووکیان هات ئەوە مسۆڵە باشەیەکی ترم بیرکەوتەوە چۆتە سمێڵەکەم تەمەنی 32 ساڵە خۆ تەمەنت چەنە من تقریبا 72 ساڵم من مالی 49مە وەڵا پێێتەوە دیار نییە کاکە خەتای ئەم ژیا سروشتیانەیە خەتای دەرمانەکان تە کاکە دەرمانێکیش بڵێ بۆ گەنجی